بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا بەکوێ دەگەن ئایا ئەم ڕێکەوتانە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و بەغدا دەگەێنن بەکوێ ئایا ڕێکەوتنی کاتین یا یەکجارەکین هەرێم دەتوانێت چی بکە ئەگەر لەگەڵ بەغدا ڕێک نەکەوێت گفتوگوین پرس و باس و بابەتاکەین لەگەڵ بەڕێز کاگەدنان مسمان سەرۆکی دامەزراوەی فیژن کاگەدنان سڵاو لێبێ زۆر سپاس بەخێرات سەرچاو زۆر بەخێر بێت کاگەدنان بەڕوانینی تۆ چۆن دەڕوانیت ئەم پەیوەندیانە ئەم ڕێکەوتنانە ئەوەی کێسە لە ئارادایە و دەوترێ و دەبێت جایکە لێک هەم ڕێکەوتنەکان هەم پەیوەندەکان لە ئاسێکی زۆر خراپایە باشە و ئاماژەیەکی مەترسیدارە چونکە خۆتەزانی ئەم ماوەی کە باسی بەڕێ سوودانیە کرا وەکو فریاد ڕەسێک بۆ باشترکردنی پەیوەندیەکان لە دوای تەشەنوجێکی دوور درێژ وا وێنەی سوودانیە کرا کە یەکێک لە سەرکردە عێراقیەکان کە بە چاوی عێراقی سەیری هەموو بەشەکانەکات و لەگەڵ کوردی شازۆر نەرمونیانە و تەقبولی داواکاریەکانی کوردەکانەکات تقریبان وای لێ هاتبوو خەریک بوو لە هەموو شارێکە پەیکەرێکیشی بۆ بکرێت ئەوەندە پێشوازی لێکرا و مەدح و ستایش شەکرا لە پڕ بە بڕیاری سوودانی تەوان بە تەنفیزی وزارەتی دارایی و دیارە بە بڕیاری هەموو لایەنەکانی بەشداری لە پرۆسی سیاسی لە عێراقدا ئەو بڕیارە درا کە موچە بە خەڵکی کوردستان دەدرێت لە دوا ساتەکانی وەرگرتنی موچە نەک لە سەرەتای مانگە لە کۆتایی مانگە کە هەموو خەڵک لە بەرە جەژنانە چاوەڕێی وەرگرتنی موچەیە کرد ینی هەڵبژاردننی کۆتایی مانگ هەڵبژاردننی دوو ڕۆژ سێ ڕۆژی پێش جەژن بۆی موچەی خەڵکی کوردستان نەدرێت ینی ئاماژەیەکی زۆر خەتەرناک بوو بۆی کە ئاسی پەیوەندەکان لە نێوانی هەرێم و بەغدا گەیشتوتە قۆناغێک و ئەگەر پێشتر بە عادل عەبدولمەهدی چارەسەر نەکرابێت دواتر بە سوودانیش کە وەک باسم کرد ئەوها بوو کەواتە کێشەیەکی عوقدەیی زۆر قوڵ هەیە گرێکێریەکی زۆر گەورەیە کەس هەوڵی نەداوە گرێکێرەکە بکاتەوە هەوڵیان داوە کێشەی ئەم مانگە چارەسەرکردن و بۆ مانگی داهاتوو خواکەریمە بینیشمان وەزیری دارایی وتی ئەم مانگە موچە وەرگیراوە خواکەریمە بۆ مانگی داهاتوو لە یەکێ لە تەسریحەکانیە کەریمە بەڵام شتانە بە ڕێو شوێن و ئەو ئاماژەیە بۆی کە کەس هەوڵی نەداوە هەوڵی چارەسەرکردنی گرێکێرەکە نەدراوە بەو شێوەیە کاگەدنانە مێ لەسەر قسێت بۆ سمۆی کە سوودانی یعنی دەڵێ عقدەی بابەتەکان با بڵێن عقدەکە کەسیە سیاسیە شەڕی سیاسی هەر شتێکە لەگەڵمان کە دەیکەن ینی سوودانیش دەڵێ ئەوە ماوەیەکی زۆر من لەسەر بەرپرسیارەتی خۆم ئەم لیستانە ئیمزا دەکەم مانگێک لەبەر خاتری فەرمانبەران مانگێک لەبەر مانگی ڕەمەزان مانگێک لەبەر جەژن مانگێک ینی وڵاتوان ناچێ بەڕێوە ئەوەی کە توێتیە بێم جارە ینی بگەینە بنبەست یان ئەوەی چۆن دەڵێ چیان پێ دەکرێت خۆتان بڕۆن بیکەن یان ئەوەی کابێ حەلی بکەین ئەگەر وای وتبێت چونکە بەڵگەیەکی ڕسمی نییە کە وای وتبێت بەڵام ئەگەر وای وتبێت قسەیەکی زۆر نائوسوڵیە و زۆر ینی با بڵێ نادەوڵەتیە چونکە پرسێکی وا گرنگ کە پەیوەست بێ بە ینی 5-6 میلیۆن خەڵکی وڵاتەکەت بە مەزاج بێت کەواتە هەموو ئیشەکان بە مەزاجی سەرۆک وەزیرانە ئەم جارێش ئەیتوانی لەبەر خاتری خارترداران ئەم جارێش بە عەرەبگوتنی مەشی بکردایە ئەم جارێش ڕایی کردایە وڵات ئەوە نابرێت بڕێکەواتە ئەمە نمونەیەکی تری هەرێمی کوردستان ئێمە پێمان وا بوو عێراق تا حدێ مؤسساتی زرا دامودەزگای هەیە بڕیارەکان بە شێوەیەکی وا درێت بەڵام ئەگەر وا بێتە ئەم چەند مانگە لەسەر ئوسس نەدراوە ئەخی ئێمە کاک ڕانکۆ خۆبینیمان دەیان وەفد ڕۆشتووە ڕێکەوتن کراوە ئەسڵ وتراکە تر تەواو مژدانە بە خەڵک دراکە تر کێشە نەما تا 2025 کێشە نامێنێت لە عێراقەوە ئەوە کراوەوانە وەفدی فەنی ڕۆیشتەوە وەفدی سیاسی ڕۆیشتەوە وەفدی باڵا ڕۆیشتەوە وەزیری دارایی قسەی کرد باشە هەمووەمانە کراوە کەواتە ڕێکەوتن هەبووە لە بینە نەک ئەوەی کە بە خاتری خاترداران و لەبەر خاتری ئەوە لەبەر خاتری زەختی ئەوە فشاریەوە چۆنە بێ سەرۆک وەزیران مۆزوعێکی مالی وا گرنگ کە پێوەست بێ بە مەعیشەت و ژیانی لانی کەم 80% خەڵکی کوردستان لانی کەم 80% خەڵکی کوردستان بە مەزاج و بەوانە بێ بۆیە ئەمە قسەیەکی خەتەرناکە و ئەمە ئاماژەیەکە لەوەی کە عێراقیش بە شێوەیەک بڕێوە برێت و ئانا برێت و ئەمە تاوانەکە کاتە تاوانی نەناردنی موچە لە ماوەی ئەم دوو مانگە خاتە ئەستۆی خۆی ئەخر کاگدنان یعنی قسەکە دقیقەن بۆ شێوازە بۆ دوای گرژیەک دروست بۆ میدیاکان زانیارەکان وا دەڵێن ئەمە فەرمی نییە خۆ بە فەرمی ناڵێ من وام وتووە بەڵام زانیارەکان وا دەڵێن ینی قسەکە لەسەر ئەوەیە چەندێکە هەر بە خاتر ڕۆیشتووە بە هەرێمی کوردستانی و تۆ داهاتی ئەوەندە بە پێ ڕێکەوتنەکان هەڵبەتە ئەبێت ئەوەندە نەوت بنێری ئەبێ داهاتی ناخۆ ئەوەندە بنێری هەرێم نەیناردووە بەڵام ئەم مانگە و توێتی دەی ئەم مانگە دەی 6 مانگی تر دەی 5 مانگی تر
بەڵام هەرێم بە قسەی ئەوان دەڵێن هەرێم پابەند نەبووە ئیترە بێ حدێک دابنین خەتێک دابنین بڵین وەرن کاکە ڕاستە ئۆکەی ئەو ڕاستە هەجا من ئەمێ دوشت بۆ ڕوونکەمەوە یەکەم گریمان ئەمە هەمووی وایە بەڵام تۆ هاوڵاتی عقوبادەی یا هەرێم عقوبەتە هەرێم حکومەتی هەیە وەنیە سەرۆکی هەرێمی هەیە سەرۆک وەزیرانی هەیە ئەنجومەنی وەزیرانی هەیە و حزبەکانیش هەیە ئەنجومەنی حزبەکان کە لەگەڵ سوودانی خۆیان لە هاوپەیمانی شیع و کورد و عێراق هەموو بەشدارن ئەم حکومەتە کە لە بەغدایە حکومەتی هەموویە حکومەتی شیعەکانە سونەکانە کوردەکانە ڕاستە عقوبەی ئەوان بدە کاک بڕیار لەسەر ئەوان بدات مقاتعی ئەوان بکات وەنیە ئەو سەرۆک وەزیرانە سەلاحەتی هەیە ئەتوانێت گەبارە بخاتە سەر جموجوری هەرێمی کوردستانی و جموجوری دیبلۆماسی دەرەکی تجاری چیان بەڵام عقوبەی خەڵک باسی موچەکەین باسی بودجەی هەرێمی کوردستان ناکەین موچە شتێکە بودجە شتێکی تر بڕیاری مەحکەمەی فدرالی هەیە کە ئەم مەلەفانە هەموو لە یەکجاکرێتەوە مەلەفی موچە استحقاقێکە علاقەی بە بودجە یا علاقەی بە ململانە سیاسەکانی ڕاستە موچە بەشێکە لە بودجەوە ئەکید بەڵام ئەمە جیاکراوەتەوە و ئەبێ بدرێت بۆیە ئەمە شتێکی زۆر نامەنتەقیە سەرۆکی وەزیران دێت وەکو تەسویقێکی پێشوەختەی خۆی بۆ هەڵبژاردننی داهاتووی عێراق دەوێت عقوبەی خەڵکی کوردستان بە من هیچ لاریم نییە عقوبەی سیاسەکانی کوردستان و حکومەتی هەرێمی کوردستان بدات خاڵێکی تر ینی پرسیارەکەی جنابەت زۆر دقیقە ئەزانی کاک ڕانکۆ لە 2023ەوە و دقیقتر بم لە دوای پەسەندکردنی دەستوری عێراق لە 2005ەوە بەردەوام ئەم کێشانە تراکمی کردووە ینی هەر ساڵێک فیلێک چۆتە سەر فیل لە ناڕێکەکانی پەیوەندیە دارایەکانی بینی هەرێم و بەغدا هەموو ساڵێک ینی ئێمە لە پەرلەمان بووینە لە لوژەی دارایی بووینە هەموو ساڵێک کە بودجە لە عێراقەوە هات بودجەیەکی پاک و جوان لە بەغداوە هات و لێرانە ئیتر بەو شێوەیە تەوزیع ئەکرا بە گوێرەی یاسای بودجە تەبا خۆ دەزانی لە 2013 بەدواوە 14 بەدواوە بودجە ناتەوە یاسای بودجەمان نییە نازانی چۆن سرف کراوە چی سرف کراوە کێ زۆرتر مستحق بۆ چ وزارەتی ئەمە کەس نایزانێت ئەلمەکەی لای خۆیانە لەو کاتانەوە هەموو ساڵێک ئەو پارێ ئەهات شەرت و شروتی لەگەڵ بوو ینی ئەو پارێ هەروە نهات ئەو 70% شەرت و شروتی لەگەڵ بوو باس لە کۆمەڵێک ئیجراعاتەکات بۆ نمونە تەدقیقکردن بۆ نمونە بوونی حسابی ختامی بۆ نمونە چاودێریکردنی دیوانی چاودێری عێراق بۆ هەموو ئەم پرسە دارایانێنی ئەمە هەمووی باس لەوە کراوە باس لە داهاتی هەرێمی کوردستان کراوە کە چۆن دواتر ئەبێ مقاسە بکرێت و ئەوانە بکرێت ئەمە هیچ ساڵی نەکراوە و ئێستا دەرەکەوێت کە هەر لەم ماوەیەش لەژێر زەخت و ئەوانە هەندێک ئەنگاونراوە ینی هەرێمی کوردستان هەوڵی داوە ئەم کێشانە بە یەکجاری چارەسەر بکات و بیخاتە سەر سکەیەکی خۆی نە حکومەتی عێراقیش فشارێکی گەورەی کردووە بڵێ کاکە من ئەگەر ئەمانە نەچێتە سەر سکەی خۆی هاتووە عقوبەی خەڵکی داماویداوە موچەخۆری داوە لە 2014ەوە عقوبەی خەڵکەدا خەڵکی وڵاتەکەدا بەڵام لەگەڵ حکومەتەکە هیچ کێشەی نییە تو خۆت بینیت باوشەکەن بە یەکا دانشن لەگەڵ یەکە پەیکەر بۆ هینەکان شعر بە باڵای یەکتری ئاڵیان سەردانی یەکترەکەن گەشت و گوزارەکەن لەگەڵ یەکتر هیچ کێشەیە لەگەڵ لە نێوانی حکومەتی بەغدا و حکومەتی هەرێمی کوردستان ئەسڵەن حکومەتی هەرێمی کوردستان بەشێک لە حکومەتی بەغدا کە سوودانی سەرۆکی بەڵام حکومەتی هەرێم زائیدەن حکومەتی بەغدا کێشیان لەگەڵ خەڵکە هەیە ینی خەڵکەکەی ئێستا لە ڕەزاڵەتێکی گەورەیە باشە بە بڕای تۆ ئەبێت چی بکەین ینی بۆ کورد دوای ئەو هەموو شۆڕش و خەبات و تێکۆشانە ئێستا ئەوەتانە چاوی لە دەستی سوودانیە پێشتر دەیانوێت ئەنی ئێمە پلانی خۆمانەیە خۆر چاوەڕێی بەغدا ناکەین ئاوا سوکایەتیمان پێ بکە ئەمڕۆ بڵێ نێرم و ناینێرم ئەوەی سارەڵێ ناینێرم جاران نەیود ئەمڕۆ بەیانیە کرد ینی و هەفتا ڕۆژە ئەو نەی ناردووە تۆ هیچت پێ ناکرێ هەر چاو لە دەستی ئەو ڕازی بێ کورد دەتوانێت بەدیلێکی ترێ بێ لە دەرەوەی ڕێککەوتن تەواو خۆزگەوە بۆیە ینی ئەمە یەکێکە لە ئومنیەتەکان خۆزگە ئێمە هەرێمی ئێمە کاتی خۆی بە ڕەحمەت کاک نوشروان زۆر لەگەڵەوە بوو کە سیاسەتێکی نەوتی خۆماڵیمان هەبێت و خۆمان دەست بگرین بەسەر داهاتی خۆمانە بۆ ڕۆژێکی وا بۆ تەمان بۆ تحلیلی ئەو چونکە کارۆشا پیاوێکی زۆر استراتیژیزان بوو بیری لە ڕۆژێکی ئاوا کردەوە چونکە تۆ ئەگەر مەوردی اقتصادی خۆت هەبێت قسەکردن و نەفەسیش تەنانەت لە کۆبوونەوەکانە لە گفتوگۆکانە و موقعیت لە پێگەی دەوڵەتی عێراقشە بەهێزتر و بە قوترە بێت ببینە کورد ساڵانی ڕابردوو چەند پێگەی بە قوت و بەهێز بوو لە بڕۆی جۆرێک لە اقتصادی هەبووە جۆرێک لە ئەوانەی خۆی هەبوو بەڵام بوردەوردە بەو سیاسەتە مالیە کە سەرکەوتونە بوو بەداخەوە لە کوردستانە و سیاسەتی کە ئابووری دروست و زانستیانەمان بنیاتن نابوو زۆرتر لەسەر تەخمینی شخص و اجتیهادی ئەم و ئەوانە بوو لەسەر بنەمایەکی ئەکادمی علمی زانستی ئەوانە نەبوو ئەمە وای لێ هات کە هەرێمەکە لە ڕووی اقتصادی و بەرەو ڕوخانێکی زۆر بڕات وای لێ هات کە ئەم سەرباری ئەوەی کە ئاڵێن خۆزگە مەسەرەن بۆ نمونە ئەگەر پێم وایە ئەگەر حکومەتی هەرێمە بتوانێت 2 مانگ لەسەر یەکە موچە بدات موچەی خەڵکەی خۆی بدات ئەم پێم وایە هەنگاوێکی باش ئەنیێت وە ئاسۆیەکە کرێتەوە لەوەی کە ئەم حکومەتە جۆرێک لە احتیمال لەسەر خۆیەکات بۆ نمونە ئەگەر بتوانێت بەغداش نەرمترە بێ و کاتە زین چۆن نەبات نەرم نەبێت
تۆ دوو مانگ لەسەرەکە گەر ئەم حکومەت یاریمە بتوانێت موچە بدات حکومەت یاریمە و کاتە توانێت هەنگاوێکی گەورە بنێت ئەوەیش کە مقاطعی پرۆسی سیاسی لە عێراق بکە بە هەموو نوێنەرەکانی بڵێ بگەڕێنەوە بۆ کوردستان و بەشدار نەبێت بۆ لە هەڵبژاردننی داهاتوی عێراق بەشدار نەبێت لە پێکەنانی حکومەتی داهاتوی عێراقش بەشدار نەبێت ئەو کاتە تۆ هەرێمەکە لە خەمی هەرێمە طبعا 2023 بۆیە وایان کردە لە 2023 کە بەشدار بوون لە عێراق ئەبوایە هەموو هەڵپەی بەغدایان نەبووە ئەبوایە خەریکی هەرێمەکە بووایان و هەندێک ئەنجومەن هەبوو بۆ نمونە ئەنجومەنی ئیتیحادی هەبوو دوو مادەی زۆر گرنگی دەستوری هەیە مادەی 105 و 106 کە کورد قەت لە ژیانی نەکاری لەسەر کردو نەبیری لەسەر کردوەوە ئەو دوو دەستەیە کورد ئەبوایە سەرۆکایەتی وەربگرتای یان نوێنەری بەقوتی لا ئەو دوو دەستەیە بووە دوو دەستەی گرنگە یەکیان لەسەر استحقاقاتی ئیداری و کارگەڕی هەرێمی کوردستانیان لەسەر استحقاقاتی دارایی هەرێم و پارێزگاکانە هەرێمی کورد یەک هەرێمیشی لە عێراق خۆمانەزانانی هەرێمی کوردستان کەواتە ئەو دوو دەستەیە زۆر گرنگ بوو بۆ هەرێمی کوردستان لە ئەنجومەنی وەزیران گرنگتر بوو لە پەرلەمانی عێراقیش گرنگتر و زائیدەن ئەنجومەنی ئیتیحادی کە مافەت قانونیەکانی تۆش ئەپارێزێت کورد ئەبوایە هەڵپەی ئەم خەمی ئەم سێ دەستەی بووە کە نەیبوو لە ئێستا دەرنەچوو بچێت ینی ئەگەر هەرێمی کوردستان ئێستا بتوانێت سیاسەتێکی ئابوووریانەی حەکیمانە بەم فەوزایی ئێستانە کە نازانین ئێمە نازانین وزارەتی دارایی خەریکی چییە مەشغوڵی چییە نازانین ئەنجومەنی وەزیران سەرقاڵی چییە چ پلانێکی هەیە بۆ ڕوبەڕوو هیچ پلانێکی نییە دیارە وازحە وزارەتی دارایی هەل لەوە دەرچوو کە وزارەتی دارایی بێت و حکومەت یاریمیش هیچ هینێکی نییە چاوەڕێی ڕۆژ دەکات چاوەڕ فشارەکانی خسۆتە سەر ئەوەی کە لە بەغدا و نوێنەرەکانی چیەکەن و نەتەوەی گوتۆکان ینی باڵێ ئەمریکا و غەرب و ئەمانە چیەکەن کە پێم وانە ئەوانیش زەڵتێکی زۆر کڕن ینی قاش ناخەنە سەر پشتی ملی سوودانی بۆ ئەوەی ناچاری بکەن لەوانەیە فشارێک بکەن بڵێ جا قسەکەم لەسەر چی بوو ئەگەر ئێمە ئەم هەرێمە بیتوانێت یەک دوومان یەک موچەی بدایە ینی جۆرێک کەشەوایەکی نفسی باشی لە هەرێمەکە دروست بکردایە ئەو کاتە ئەیتوانی کارتی سیاسی و کارتی مقاتعکردنی بەغدا بەکاربێنێ ئەو کاتە جۆرێک لەوانەی لە ئازادیکی زیاتری بەڕێ زۆر بەسەنێتوانێت بیکات هەرێمە ئەقل ناڵێم ئەوە خۆی ئەگەر پارەکەی ئەم ماوەیە بیری لەوە بکردات بۆ ئەم ڕۆژە ڕەشا بیریان لێ بکردات ینی بۆ نمونە ئێستا بیری لێکی دو کاکرانکۆ ئێمە لە 2017 کە باسمان لە ڕیفراندۆمە کرد بۆ نمونە ڕیفراندۆممان سەرکەوتوو بووایە فەرزەن سەرکەوتوو بووایە و بمانتوانێت دەوڵەتی ئیمام کرد ئەگەر عێراق ئامادەنێ بێ مامەڵەمە لەگەڵکە ئێران نەوتمان نەکرێت تورکیا نەوتمان نەکرێت و ئامادەنێ بێ مامەڵمان لەگەڵکە وڵاتەکانی دەوروبەر نەکە چی ئەەکە ئەم نەوتە خۆ بەتیارە نانیری بۆ دەرەوە نی ئەم هەر هەشمان بێ نەوتەکەی و غازەکەی ئەوانێ یەکەواتە ئەبێ هەنگاوەکان دراسەیەکی ورتری بۆ بکرێت لەوەی کە تۆ چ منفەزێکت هەیە بۆی لە ڕووی ئابوووریەوە چکە هەموو شتێک دیوە ئابوورەکەی بێت لێکدێتەوە کە چۆن ئەتوانیت ئەم ماشێنە گەورە کە خۆیان دروستیان کردو ماشێنێکیان دروست کردووە کە تقریبا 180 کۆمەلگاکە اعتیمادی لەسەر دەوڵەتە کە ئەمە کارەساتێکی زۆر گەورەیە ینی ئێمە نزیک بە 70% لەوانەیە کرێکار و کارمەند و فەرمانبەرمان اعتیمادی لەسەر حکومەت و ئەوانە بێت زۆرینەی هەر زۆری خەڵک بە ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ اعتیمادی لەسەر موچەیە کە موچەی لە حکومەت دێت کەواتە تۆ ماشێنێکی دەوڵەتی زۆر بەهێز و بەقوت دروست کرد و کە هەر پارەیەک بخێتە ناو هەڵێلوشێنێت ئەبایە بیریان لە هەندێک لەو هەنگاوانە بکرێتەوە ئەگەر بیر لەمە هەنگاوان نەکردم پێم وانە بتوانین هیچ فشارێک ینی کارتێکی وازحمان نییە کارتێکی سیاسیوانە ئێستا گەورەترین کارتی لەوانەیە بڵێن ئێمە لە بەغدا ئەکشینەوە کشایتەوە نەتیجێ بێ نتیجەی نابێت لە ئێستادا کە تۆ ئابوووریەکەت نەبێت نتوانی ملەتەکەت بژێنیت ینی ئەگەر بتوانانی دوومەتەکڵەوەشێتەوە هی بەغدا گەرێمە بکشینەوە ناڵەوەشێتە بەدڵنیایەوە کاتی خۆی سنەکەی پێکاتەیەکی گرنگ و بەشێکی گرنگیان نەکرد دوای ئەو زمانەتیەوەکەی جارێ ئەسڵەن پەیوەندیەکانی نێو هەرێمی کوردستان ئەوەندە شلۆقە ئەوەندە خراپە ینی زمانەتیەوەکەی کە حزبێک بڕیار بدا بکشێتەوە حزبەکانی تر ئیجماعێکی نیشتیمانی هەیە بۆ کشانەوە لە بەغدا هەموو لایەنەکان ئامادەن ینی تۆ لەم هەموو ئەزمە گەورانی کە لەگەڵ بەغدا هەمانە تقریبا ئێستا بەغدا خەریکە وەکو دژمن وێنە ئاگرێت خەریکەوە وەنیە وێنەکە وای لێ دێکە بەغدا هاتووە ڕزقمانە بڕێت هاتووە گەمارەوە خاتە سەرمان هاتووە هەرێمەکەمان بچووکە کاتەوە طبعا پلانیانە هەرێمەکە بچووکەنەوە ئەکیدە بەڵام خۆشمان دەستمان هەبووە خۆ زمان بەدەستەکانی هەرێمی کوردستانی ڕۆڵیان هەبوو لەو هەوڵدانە بۆ بچووکردنەوە نیەتیان نەبووە زانم واردە طبعا نیەتیان نییە بەڵام بە سیاستەکانیان هەر نمونەیەکی سادەیە کاکڕان کوت سەیریکە لەم هەموو قەیرانە گەورانەی کە ڕوبەڕوو بووین لەگەڵ بەغدا چیان کردەوە چ کۆنگرەیەکی نیشتیمانی کراوە کۆبوونەوەیەکیان کرد لە ئاسێکی زۆر خراپە گویا ئیجماعی نیشتیمانی بکەن ئەم کۆنگرەیە ینی کەسی وەکو کاک مەسعود بەشدار نەبوو تێدا کەسی وەکو کاک نەچیروان بەشدار نەبوو تێدا کە مەفروض وایە هەموو سەرکردەی حزبەکان و کەسایەتیە نیشتیمانەکان و هەموو حزبەکانی تریش کاکە لە دەرگایانەتەم بۆ نمونە حزبێک هەیە ئامادەنی بێت لەو کۆبوونەوە من ئەڕۆم بۆ لای پێ ئەڵێم کاکە ئەمە علاقەی بە سیاست و حزبایەتی و چیوە نیە ئەمە علاقەی بە نیشتیمان و بە هاوڵاتیان و بەوانەوە هەیە ینی مەفروض وایە حزبی کوردی لە ئێستادا نەخی لە غوروورەکانی خۆی
ئەوکە وە بیر لەوە نەکاتەوە کە سەرۆکی هینە ئەمە دەوڵەتدارەتیە ئەمە ملت بەخێوکردن باجی قرس بدەیت بێ باجێکی گەورە بدەیت کار لەسەر ئەسڵ نەبێنی دوو حزبی گەورەی پێکەنەری حکوومەت و پێکەنەری بەشدار لە بەغدا هەماهنگێکی تەواویە لە کوردستانە نبینی سەرۆکی حزبەکان کە چوونەوە کۆبوونەوەی دوای بڕیارە ئیترەمان نوێنەراتی خەڵکی کوردستانەکەن بۆ هەموو کێشەیەکەوان ئەچنە بەغدا ئەمە دوو مانگە ئەقدارە هەر ئەوش هەڵەیە ئەزانی تۆ پەرلەمانێکت هەیە خەڵک دەنگی پێدا سەرباری هەر ملا حەزێک لەسەر پەرلەمان و ئەدای پەرلەمان کە ساڵانێکە هەمانە بەڵام پەرلەمانە و خەڵک دەنگی پێدا بۆ پەرلەمانەکەت ئەکتیڤ ناکەی ئیشی سعاتێکە ئیشی ڕۆژێکە سەرۆکاتێکی کاتیکە کە بەردەوام لە سەرۆکاتی کاتی بۆ هەڵبژەوە خۆی چەندجار کراوە سەرۆکایەتی کاتی بۆ ئەم پەرلەمانە بڕاتە ئیشی خۆی بکە و لە ژنەکانی خۆی بکە ببێتە نوێنەری خەڵک بێتە بڕوا لەگەڵ سەفارەتەکانە دانیشە لە بەغدا دانیشە بڕاتە پەرلەمانی عێراق بڕوا لەگەڵ حکوومەتی وەکو نوێنەری خەڵکی کوردستان ئەو کاتە ئەڵێن ئەمە پەرلەمانی کوردستانە کە نوێنەرایەتی سەرجەم فراکسیۆنەکان و خەڵکی کوردستانەکە ئەمە سیاسەتی حزبێکی دیاریکراو نییە بڵێن وڵا ئەمە حزبێکە ئێستا لەوانەیە لە بەغدا بوتێکا کە ئەم تەنگەژانەی کە دروستەکرێت ئەم ئەزمانی دروستەکرێت لەوانەیە حزبێک کەسێک لەو حزبێکا بیکە بەڵام ئەگەر پەرلەمانێکت هەبێت حکوومەتێکی یەکگرتووت هەبێت کە لەو پەرلەمانەوە متمانەی وەرگرت بێت ئێتۆ ڕێگا کورتە ئاسانەکەت هەیە کە ناوی پەرلەمانە ئەوە نابڕیت ڕۆی چەند حزبێک کۆکەوە ئەمانەکەی بچق بڕیاری بە بڕیاریکی ئەمانەکەی بە نوێنەری خەڵکی کوردستان ئیلی عێراق اعترافی پێ ناکرێت و لا نەتۆی کوردستانیش اعترافیان پێ ناکرێت کەواتە هەیئەتێکە هیچ دەسەڵاتێکی لەوانەیە هەیئەتێکی تەشاوری خراپ نییە خراپ نییە حزبەکان هەموو جارێک کۆڵکەیتەوە و ڕێیان وەربگیرێتەوە حزبێک ئەگەر یەک کورسی شێ بێت و گەر 50 کورسی بێ من ڕێی وایە بێ کەس پراوێز نەخرێت و کەسایەتەکانیش کە لە دەرەوەی حزب ئەوانیش پراوێز نەخرێت ئەوانیش لەوانەیە قوڵایی خۆیان هەبێ عمقی خۆیان هەبێ ساڵانێکی دوورە پیاوی وەکو دکتۆر بەرهەم پیاوی وەکو فواد معسووم ئەمانەی کە لە دەسەڵاتی تەنفیزی لە عێراق بوون لە پەرلەمان بوون حوزوریان هەبوو ئەمانیش توانن ڕۆڵێکی گیر یعنی کەواتە ئەم حکوومەتی ئەم دوو حزب و حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ سوود لە هەموو توانە و تاقی کەسایەتەکانی ئەم وڵاتیش بگرێت کە لە دەرەوەی لەوانێت لە دەرەوەی سیاقاتی حکومی بن لە ئێستادا باشە کاگەدنان سبب بڕایەوە کورتی بکانی ئەوەی کە نەیکردووە نەیکردووەتەوە یعنی ئەگەر وەکو کەسێک ینی پێشنیار بکەی کورد دەبێت چی بکە هەر ڕێکەوێ لەگەڵ بەغدایە یان بەدیلی ئەمەی هەبێ وڵات لەوانێ من نمونەیەکی ناخۆش بێنمەوە ساڵی هەفتا بۆ هەفتا و چوار ئەو کاتێک کە بڕیاردرا حکومێکی زیادی بە کورد بدرێتەوەوانە بدرێت 4 ساڵ ماوەی دانرا کە منش پێم سەیرانی زۆر کەس ئەو کاتیش پێ 4 ساڵی بۆ چی ینی تۆ بڕیارەکە داوانە بەڵام 4 ساڵی لەو 4 ساڵە حکومەتی عێراق پێکەکانی خۆی بەخۆتە کرد لە کوردستانە کوردستانیش دەسەڵاتی ئەو کاتە وردەوردە خەڵکی لێ بووە خەڵکێکە ڕۆیشتە بوو بە جاش خەڵکێکە ڕۆیشت بۆ ئەوانە 1001 گروپی حکوومەتی ئەوانە دروست بوو خەڵکێک بوو بە باسی خەڵک بوو بۆ ئەوانە حکوومەتی عێراق لە 74 کە تەواو بە قوت بووتی ئەم حکومە ذاتی ئەم هەیە وەریەگرن ئەهل وسلم وەریش ناگرن هەر ئەوەیە لە ئێستا داش ئێمە لە ماوەی لە 2023 تاکو ئێستاکە کە ئێمە چەند مانگێکی تر 20 ساڵ بەسەر دەسووری عێراقیانڕە کە کورد داڕێژەری بووە بە کورد دەنگی پێداوە کاریان بۆ ئەوە کرد کە خەڵک دەنگی پێبدا لە کوردستانە دوای 20 ساڵ ئێستا ئێمە پێگەکەمان لە عێراقا لە ئەو پڕی لاوازیایە فیدرالێت لە عێراقا لە ئەو پڕی لاوازیە لا مرکزیت لە عێراقا لە ئەو پڕی لاوازیە هەڵدان بۆ بچووکردنەوەی هەرێمی کوردستان واقعە ئەم دەسەڵاتت خۆش بێ خۆشنوێ ئەبێت ئەتراف بەوە بکەیت کە پلانێک هەیە هەیە بەڵام لە هەرێمی کوردستانە بەرامبەر بە هەموو ئەمانە نەکۆ دەنگی نیشتیمانی تەیە نەدوو حزبی دەسەڵات ساڵانێکە لە 92 تا ئێستا پێکەوە نەیانتوانیەوە جۆرێک لە ینی با بڵێن کارنامەیەکی کورتی نیشتیمانیان هەبێت بۆ ئەوان نەمانتوانی هێزی چەکدار یەکخین و ئەوانەکەی نەمانتوانی ئابوووریەکی باشمان هەبێت بۆ ئەوان ینی ئێمە لە وەزعێکی زۆر خراپین ئەگەر هەمان شت وەکو هەفتا و چوار کەوتیان شای ئێران و دەوڵەتانی غەربمان لەگەڵایە و حکوومەتی عێراق ناتوانێت ئەمان بکات کە بینیمان دوای چیکرا عێراق دەوڵەتە و ئەمریکا چاوی لەسەر دەوڵەتی عێراقمان سینارۆ دووبارە بێتەوە ینی من ترسی ئەوم هەیە دووارە بێتم هیواخوازی ئەوە نیم بەڵام هەرێمی کوردستانە بێ حساباتی خۆی سیناریۆ ئاژبەتاڵەکە ئاژبەتاڵ ئاژبەتاڵ بەڵام شتێکی دووڕاو بکەین بڵێ شەڕێکی دووڕاو بکەین ئێستا ئێمە پێمان ینی ئێستا بێت تێ بکات پیادەی ئێمە لەوانەیە لە سەخت بێت بۆ منە زۆر قرس بێ بۆ جەنابی کاک مەسعود کە ساڵانێکی دوور درێژ لە بەغدا ڕۆڵێکی زۆر گرنگ و یەکلاکەرەوەی هەیە بۆ تەنانەت بۆ دانانی سەر کۆمار و سەرۆک وەزیران ئێستا پێگەی هەرێمەکەی لەو شێوە هاتوێت قرسە بۆ کاک بافڵ قرسە بۆ کاک نێچیروان قرسە بۆ کاک بۆ هەموو بەڕێزانە قرسە کە ساڵانێک جەنابی مامجلال لە بەغدا ڕۆڵێکی بۆ کێر ڕۆڵێکی هەبوو ئەمە نەما گوزەشت ئەبێت تێ بگەین لەوەی واقعێکی تر لە عێراق دروست بووە جیلێکی تر دروست بوو ئەو کاتێک کە جەنابی مامجلال بەڕەحمەت و کاک مەسعود و ئەم بەڕێزانە لە بەغدا ڕۆڵ و هینیان هەبوو کەسێک نەبوو هەر ناوی سوودانی نەبیسترا بوو
نەبیسرا بوو کە تەخمینی ئەوەش ناکراوە نەکرا. ئێستا سوودانی سەرۆکوەزیرانە لەوانەیە مانگێکی تر دوای هەڵبژاردنەکە کەسێکی تروانە بە جیلێکی تر لە عێراق هاتووەتە پێشەوە جیلی کوردستان کە تێکەڵەیە تقریبا توانم بڵێم جیلی کۆر و جیلی تازە هێشتا ماون ئەبێت تێبگەن کە واقعی عێراق گۆڕاوە ئەمان شەبێ بگۆڕێن استراتیژەکانیان بگۆڕن تەکتیکاریان بگۆڕن تەحالفاتەکانیان بگۆڕن لە هەموو شت گرنگتر لە ئێستادا ئەبێ جۆرێک لە کۆدەنگی من زۆر ڕقمە لەو وشەی یەک ریزی ماڵی کوردوەمانە چونکەوە لە دنیای سیاسەتدا ڕۆڵی نییە بەڵام هەوڵ بدرێت چەند خاڵێکی گرنگ بەڵام جۆرێک لە کۆدەنگی لەسەر پرسە گرنگەکان ئێستا بوون منام پرسێکی عامە پرسی حزب نییە پرسێکی عامی هەموو هاوڵاتیەک لە کفریەوە تا ئاگاتە زاخۆ معاناتی هەیە بەدەستەوە شتێکی حزبی نییە یعنی لەسەر ئەمانە کۆنگرەی نیشتیمانیمان هەبێت کۆنگرەمان هەبێت لەسەر پرسە داراییەکان کۆنگرەمان هەبێت چۆن خۆمان ڕزگارەکەین لە مۆزوعە کۆنگرەمان هەبێت چۆن توانین داهاتی خۆمان ئەوە بکەین کۆنگرەمان هەبێت چۆن بتوانێت ئەو پەیوەندی دیبلۆماسی لەگەڵ ساڵانێکە لەگەڵ وڵاتانەمانە چۆن بەهێز و بەقووت و ئەوانەی بکەین ئەم حکوومەتە ئەگەر لە برجی عاج بێتە خوارەوە لەگەڵ خەڵکە دەستێکەڵکە لەگەڵ هەمومی خەڵکە و لەگەڵ خەڵکی اختصاسیە و لەگەڵ دنیایەک زانا و دانامان هەیە لە وڵاتە ئەتوانن فکری جوانیان هەبێت و ڕێیان جارە خۆ ناکرێت لە بەرنامەیە هەریەکە ڕاشتەیەک دانەوە نییە ئەکرێت لە کۆنفرانسێکە لە کۆنگرەیەکە سەرسەرم و پرسیاران کرێ پێم وایە ئەمە زۆر باشتر لەوەی کە ئێمە هێشتا پێمان وابێ بەغداکەی جاران ئەبێ بزانین بەغداکەی جاران نییە سەرۆکوەزیرانەکەی جاران نییە عێراق لە بەردەم هەڵبژارد نایە دژایەتیکردنی هەرێمی کوردستان لە بەغدا نقطەیەکی انتخابیە خاڵێکی انتخابیە کارتێکی انتخابیە و بەکاری هێنراوە سوودیان لێبینیەوە ئەمانەی تریش دەمیان ئاوەکە بۆەوەی ببن بە وەزیر و گزیر لە عێراق و پەرلەمانتار و سەرۆکوەزیران و ئەوانە ئەزانن ئەو کارتێکی سەرکەوتووە لە ئێستا ناشنە ژێر فشاری هەرێمی کوردستانەوە ئەگەر بشتن کە من هیواخوازم ئەم لیژنەیە کە تشکیل کراوە نەتیجەی باشیە بێت و پێشم وایە هەر دروستکردنی لیژنەکە بۆ خۆی دیارە هەنگاوێکە بۆ حەلحەلەکردی وەزعەکە بۆ ماوەیەکی کاتی ئەبێت ئەگەر ڕێککەوتنێکی دڵنیام کاتی بێت کاتی بێت هەرچەند سوودانی وتێتی من ڕێککەوتنێکی نیهایی مەوێت کارێکی زۆر باشەکە ڕێککەوتنێکی نیایی هەرێمی کوردستان جێبێ بڵێ بن ڕێککەوتنێکی نیایی مەکە وەکاک مەسعود قسەیەکی باشی کرد وتی ئێمە سوالکردین ئەم قسەیە زۆر قسەیەکی دقیقە هەمووشمان لەگەڵ اینکە ئەم ملەتە سوالکردنیە ملەتێکی تیۆ کۆشتەرە ملەتێکەوێ بژی ملەتێکەوێ بە کەرامەت و بەسەر بەرزانە بژی و موچەی خۆی وەرگێ و حەقی خۆیەتی و مافی خۆیەتی کەس خێر و سەدەقەی پێ ناکە بەڵام لە پاڵ ئەمێشە تۆ بێ هەنگاوت هەبێت ئەبێ ئەوەت بێت هەرێمی کوردستان بەڵامەر نابێت دەستپانکەیت هەرێمی کوردستان پێش عێراق ئەبێ بڵێ من ئەمەوێ ئەم کێشانە یەک جارێکی و لە ئەلانێکی ڕسمیە سەرۆکوەزیرانی عێراق لەگەڵ سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستانە سەرۆکۆماری عێراق لەگەڵ سەرۆکی هەرێمی کوردستانە بە حەفلەیەکی گەورە لە کۆنفرانسێکی گەورە ئەلام کرێ بڵێ ئەمە مسودەی هەر اتفاقەکەیە تا ئێستا نازانین کاکڕات چەند اتفاق کراوە چەندی کراوە کەس خاڵێکی لێ نازانێت بەڵام ئەمە بێ ئەلان بکرێت لە تەلەڤیزیۆنەکانە لە پەرلەمانە تەزیق بکرێت لە کۆنگرەیەکی سوحوفیا بە بەشداری بەرپرسە باڵاکان بڕیاری لەسەر بدێت و ئەمە بەمە کۆتایی کێشەکان ئەگەر ئەوە نەکرا کە بە زەحمەت ێزانم لە ساتە وەختی هەڵبژاردنە لەم ماوەیە ئەگەر ئینشاڵڵا ئەگەر ئەم ئینفراجێک بوو لە موچەکە بۆ چەند مانگێکی داهاتوو ئەلەم چەند مانگە ئەبێ هەرێمی کوردستان فریای خۆی بکەوێت لەبەرەوەی من دوا قسەی من لەم بەرنامەی جەنابتە ئەوەیە کە وردە تەمەنی ئەم هەرێمە لە ناو عێراقی فیدراڵە بەرەو کۆتایی ڕۆت زۆر بەڕێز کاکات نانوسمان سەرۆکی دامەزراوی ڤیژن سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان.